دوی پێنج ئەو لایڤەم باسم کرد وتم زیندانەکەی بەس متەڕەدد بووم نەمازانێ بۆیە کانی کە نەبیە قەشمەری ناو سۆسیال میدیای کە فۆکس لەسەر ئیش نەکرایە کە دەیان دۆسێت لەسەر هەڵ نەدرایتەوە لەبەر ئەوی نەناسرای ئەوە ناسرای لە مەودوعە چاودێری دەکەی ئەو دەردەی ئێستا دەدەیە خەڵکی هەولێرێ بەردەوام بی بڕاب کە دەتکەینە قەشمەر یعنی کەدەوە دەڵێم لە ئەوم لەوە نییە کاکە مەتە سوسیال میدیامان نەدەسە زانیدی ئەو شەڕی سۆسیال میدیا و درۆنە بەجددیمە ینی سۆسیال میدیا بەقەت جەپێت ئەوەیەکە بوارێکی باشێ ئەنی ناکرێ کاچ خۆم قانون چ دەکەی بیکە بەس تۆ ناکرێ ژن پیا و مناڵ ببەی بگری بکوژی بەبێ ئەوامری حاکم و بە زەوق خۆتان و بە پارە و ئێستا هەندەشی باز دەکەم یعنی ئەو شارە یعنی ئەو شارە ئەگەر خەڵک ناوێری لە بەرها قسە بکەمە قسە دەکەی ئەمە خەڵکی ئەو شارەی ئەخلاقیەن لەسەرمانە دیفاع لە شارەکەی خۆمان و لە خەڵکی کوردستان بەگشتی بکەین ئەمن بەبێت جیاوازیم کردێ بەس بێگومان بە هەولێر زیاتر تێگەچم کاکە هەرچی ئێستا هەردەستەوە ئەڵێ کانی باشەشی با پێت برێم کانی بڕوا بکەن چا پێنج کەس لەو دوو مانگەی راپۆرتی لەسەر تودایتە من پەیوەندیان پێکردیان کە بەشەشیان پاکادری پارتی پاراستنن پارتی بەخۆی لی کردە ئەوە نیمچەنێنی بووە ئێستا لی کەشف کردی دەیەوێ بیکاتە قەشمەر بەچێ دەبتە قەشمەر بەمە دەبتێ خۆ پارتی بەخۆی ناچی بیکە بیانەوە لە یەکەچی بدەن زانیاری دەدەنەما بەدەستی دوو سێ بڕۆ لێیدا و ئەمن حەقم نییە لەسەر پارتی لێت بێزارە ئەمن ئەوە دەبینم ئەتوو خەڵک دەڕفێنی سجنت هەیە بە پارە بەردەدەی منەتی حاکم نازانی ئێستا هەندە نمونە باز دەکەم کاجی خۆم بڕۆ خزمەتی هەولێرێ بکە بزانە کەسمان قسە دەکەین با پارتی بی با وەزاری بەس بچی غەدر لە کچ و کوڕ و خەڵکی هەولێرە بکەی یعنی ئەمە زۆر کەسمانی هینایتە سەر چۆک ئەتوش دەینە سەر چۆک یعنی بە جددی کە درێم چۆکەوت ئیش لەسە دەکەی ساڵێکیش لەسە دەکەی بە هەر حاڵ هاوڕێیان ئەو لەسەر دەسری سەیداوەی کن مکافعی ئەوەی مکافعە دەرن هەر ئێمالیان کردنا هەفتا هەشتا کەسن بە ناوی هێڵی گەرمن ئەوە لە ئەساس دە زیندانی پاراستنە فەرعی پاراستنە بە ناوی وەزارەتی ناوەخۆ ڕێبەرئەحمەد کولفی کولی کردیە سەرپەرشتیارە گەورەکەیان ناوی عەقیدکانی وەکو گوتم برازای ئەحمەد کانیە بەڵام کێشەیان زۆرە لە ناوە خۆیان بۆ زانیاری چێژەی ئەو کانیە برای عەقید محەممەد برای عەقید محەممەدە کە برای ئەحمەد کانیە ئەوەی لە ئەوەیە وەهانی براشی مدیری هەموو عێراقی لە جوانیە برازە کێشەیان لەسەر شەڕی پارە و ملک و شتیوا لەگەڵ زۆرە لە هەموو تێکدری بەربووینەوە ئەو کانیە کولفی لە پارەی ئەحمەد کانی ئەوانە دەرن هەموو ئەوەی کردیە ناداوتن و ئەنتەرەکە لەگە خۆی ئەوە عەقید کانی ڕەقەمیەکە سەر بە وەزارەتی ناوخۆ کولفی کولی کردینە بەبێ حاکم دەچن خەڵک دەگرن و بەردەدەن وەزارەتی ناوخۆ بۆ قەشمەری بەم بە مەحکەمە بکە بە شەرەف لەو ڕۆژانە جێم لەو چەلەبیەکەی بوو کوڕی چەلەبیەکەی بوو کە زۆر ڕۆژەگوتی کوردین و یەکەم جەریدە پێشکەوتن باوکی من دەری کردێ چاوی ماچەکان ئەو هەموو تورکمانش خۆی بە شانازی بە چەلەبی دەکات یعنی باز لە سوقلی حاکمی دەکرد ئیگوت یعنی محافظدا باید بێتە بەر دەرکەی ماڵی ئەو بەجێشی نەدەکرد ئێکاکە من قوڕی چێ بەسەری خۆماوە بکەی وەزارەتی ناوەخۆ حساب لە بۆ هیچ حاکمەچی ناکات قەشمەری بە حاکمی دەکەن یعنی ئەو کانی وەزارەتی ناو خەڵک دەگرن بەردەدەن ئێستا دوسێ نوکتەتانەوە دەڵێم لەسەردێ بۆیە ئەو کێشەیان هەیە سەرۆکەکەی کانیە جێگرەکەی یان ئەوە تا مەسئولی هەموو تاقیقەکەی ناوی هۆزاکە هۆزاک ڕسمەشی ئەنتیکەی تومەیە وەچی فەر ئەوەکەی تەڕەزانی چێ سەر تارەشی مۆزی لێ دەکەی مۆز باشە بە جددیمە یانێت و مەیمونی چی دەتی ڕسمەکەی بڵاو دەکەم و لە کۆمەنت لەو خەڵک یانی ڕسمەکە جوانە باز دەکەنە تەحقیق ئەوەیە عادی ئاسۆی کوشتە لە دەستشی دەرچوە ینی حەبلی لە ملک دێ لە وەکو تا اعترافی پێ بکەن دوو تەفسیر لەسەر حاجی ئاسۆی ئەنەکەڵێن سەر بە حەشر بووە الله يعلم دەبە هەندێک تەعزیبیاندایە دوو مانگ هەر لەو شوێنەیاندایێت لە سەر جسری سەیداوەی تەنیشتەوەی مکافحای کە شوێنی هەفتا هەشتاکە هەندیش دەرنا لەسەر کۆمیتەی مەسرور بارزانیە کە گوایەوە لە باڵی نێچیرە گرنگ لە ئەشکەنجەدان ئەو هۆزاکە لە بن دەستی دەرچووە یعنی ئەو بووە وەختێک زانیتی
ئەو مەسئولی مەفرەزەکان ناوی سۆرانە کوڕەکیان گرت و کوڕی محەممەد شەبقەی وەزم ناوی ڕابەر شەبقەیە پێیان گوتیە لە ئەسازە گوایە قسەی بە ماری مەلا بارزانی گوتیە بەڵام کە تۆمەتەکان لەو نووسە لەبەر قسە پێگوتن خۆ هیچ مادەیەکی نییە لەوی نوکتتر پێیان گوتێت تو عاشقاتی لەگە کسەشی هەولێرێک کردیا من ناوی کچەکە نادەم مەسەلەی ئەخلاقی 360 وەرەقیان لێوەگرتی کابراوتی کاکە من یعنی خۆ عاشقاتی گوناها حرامە چی 360 وەرەقیان 3 دەفتەر و 6یان لێوەگرتیە لە پای سڵحکردن کاچ خۆمە تو حاکمی گویا پارەی لە نێوان خۆشیاندا بەش کردی هەندێک تەفسیر هەیە بەڵام کاکات و ینی بە چ حەقی 360 وەرەقەی وەردەگری حتا بەشی کۆمەڵایەتی حیزبیش نیکەوە لە موەسساتی حکومەت ناخوات چ قەشمەری خانەیە کە بە قوربان ئەو زۆردار کچە زوبات کارمەندانی ناوەخۆ وە کچە مۆدیرەکان دەبەنەوێندەر سیلڤانایە چێە وتیان نەگە مرادی کوڕی مەلاشینەی بارزانی لەوێ گیرا بوو نازەم هەندێک دەرێن قسەیان هەڕەش بەناوی ماڵی بارزانی هەڕەشەیان لە خەڵک کردیە نازانم هەندێک دەڵێن مخەدەراتیان کردیە میریانە چێ ئەوە لەوێندەر ئەوە بووە جاری وا هەبووە بە هەر حاڵ ئەوانە لە ناو هەولێرێ ئەو تاوانانە بەرامبەر خەڵک دەکەن و یەکێک لە دەستە ڕاستەکانی کانی دەڵێن ناوی هونەرە کە ئەوەی کۆمپانیای غازە چیە وڵی ببورن 6 قەزەی دزی لەسەر گیرە ئەی هاوار بەرپرسی باڵای وەزارەتی ناوخۆ دەستە ڕاستە چ یەکێک لەوانەی مۆتەمەدینە یانێک لەوەکان 6 قەزەی دزی لەسەرە دوو کەس بەڕاست دوو کەس مۆتەمەدیانن بەس ناوەکان ببینمەوە باز بکەم زۆر باشە وەڵی ناوەکان ئەمن بەسەری نووسین بەرحاڵ ببرن دوو کەسیان نەگەرە ئەگە واز نینن بەڕاستی ناوتان دەدەم جار لە کۆمنتتا دەنم هاوڕێیان بەس ئەڵێن عەقیدکانی لە ڕۆژی حالفەی یعنی پاراستن بانجی کردیە زۆریان نیهانە کردیە لەسەرەوی لە کەسێکی بزنسمانیدایە دۆستی ماڵی بارزانی بووە تەجمی دەکرایان ئەوە نییە دەوام دەکات بەس ئەڵێن زۆر ئەزیەتیاندا سێم ڕۆژی جەژن بەریاندایتەوە بەریاندایە بەرحاڵ ئەو زیندانە ئەو شوێنە خەڵکەشی زۆر ینی بڕوا بکە 5 کەس دەماوەی ئەو دوو مانگە لە دوی پێنجۆر و ئێستا پەیوەندی بە من کردە هاوڕێیان بچمە سەر ئەو خاڵەی تر مەلاکان بەڕاستی مەسەلەی مەلاکان دۆستێکی زۆر گرنگە یعنی سەبووتە ڕایگشتی هەر دۆستێک دەبتە ڕایگشتی ئەرچی حکوومەتە بە دوات چوون بکات لێ کۆڵینەوەی بکە کاچ خۆم ناکرێت یعنی ناکرێت خەڵکێک مامۆستای زانکۆیە زانکۆ لۆگۆیەکی ئیسلامی سیاسی ڕقەمە هەندێک کەس پۆپولارە لە ڕاضی دەگری لە هونەرمەند دەگری لە مەلا دەگری لە سیاسی دەگری لە ئاخری ئەوانە تەسیریان لەسەر کۆمەلگا هەیە قسەیەکیان تەسیری خۆی هەیە کارێکی پۆزتیڤکەن خەڵک لاسایی دەکەس ئەوڕۆ ئەوەی هەڵەبجەی با دەستخۆشیان لێ بکەین ینی بەڕاستی خەڵکی هەڵەبجە ئەوەی لە بۆ ئەو کچە عەرەبەی کرد چاویان ماس دەکەن دیاردەیەکی زۆر جوانە خەڵک فێرە ڕۆئی قوربانیدان ڕۆئی برایەتی دەکەن نمونەیەکە کورسەریان پێیان بەرزە هاوکات بە پێچەوانەوە کاتێک دەبینی خەڵکێک ئەزیەتی سەگ دەدا ئەزیەتی پیسی ژینگە دەکات هەمومان نێگەرانین دژین ئیلا بەڵام کاتێک ئاژەڵ دۆستە یارمەتی هەژارێک دەدا دەستی یەکێک دەگری هەمومان دڵخۆش دەبین بە تایبەتی خەڵکی پۆپولارەکان بۆیە دەبینی خەڵکە پۆپولارەکان زۆربەی ئەوە ینی دەست بەکاری خێرخوازی دەکەن نمونەی جوان پیشاندە من ئەو ڕۆژانە جێم لە شەکیلە ڕاگرت ئەزان دەرن لە ژیانش سادە دەژی زۆربەی پارەکەی خزمەت گوزاری دەکات یعنی هەشنۆی هونەرمەند نووسەر ببورن ئەوە ئەکتەری بەناو بانک سەناوەکانیم لە بیر نییە ١٠٠ پارەکانی خۆیان تەبەڕۆ دەکەن چەند جوانە ژیانێکی ئاسایی دەژین وەرزشێک دوو وەرزشوانی ئەفریقی کاکە من ئەوە بەڕاستی لە شەرق نابینم خەڵکێکی بزنسمان بێت هەموو داهاتەکەی خۆی لە خزمەت ئینسانیەت هەن دەکەن یارمەتی
کۆمەک دەکەن جێگای ڕێزن بەڕاستی یانی ئەم دەبینم دەیان خانی دروست دەکرێت ئەوەیە ئەوانە بەس مەسەن کورە خەڵکەیە دێ سەتان و هەتی مڵکەکەی ئەوە دەکەن ئەو شتش بۆیە ئەو خەڵکە دیارانە تەسیر لەسەر کۆمەلگا دەکەن ناکرێت کابراەک بچی ئەوە چەندەمین حاڵەتە کاکە حوسێن گرچاڵی لە ڕوودا و باس کرا و ئێمە لە هینامانە ناو سۆسیال میدیا گەورەمان کرد هەزاران کەس قسەی بە من گوت ئێدوالیشنی وەزارەتی ئەوقاف تەلمیحی داخۆ مەلایەکە ئەوەی کرد دوای ئەوە ڕوودا و ئەو حکوومەتە بەیاننامەی دەرنەکرد بڵێ کاکە چێ نییە وەزارەتی ئەوقاف بەیاننامەی دەرنەکرد بڵێ کاکە چییە قەزەکەیان تەپس کرد کاکە کەسەکە من لەو قەزێ حوسێن گرچاڵی بە دواترم کرد بەدەیان مەلا لە هەولێر لە کوردستان ناوم لۆ دەهات زانیاری دەهات پەیوەندی دەکرا مەرج نییە سەتا سەد ڕاز بەس بەلای کەم یعنی هیچ ئەوەک ئاگرێک بێ دووکەڵ نابیتی دووکەڵ بێ ئاگر نابیتن وەنیا یعنی بۆ یەک کەراوهۆریە دەیان مەلام کاری مسیاربازی بێ ئەخلاقی دەکاتن دەیانن باشە نابێ ئەو قاپەخانە و گەوادی خانەکە کو دەکرێت حکوومەتێک مەجال بدە دەزانن لێرم بە هەر پیاوەک لەگەر جنس بکڕیتن سزا دەدرێ خوبە دەدرێ پیاو نەکشن ئێکاکە تو ئەوی مەکە بەس بیدەدادگا لێکۆڵ نوێشکە بۆ ئەوی حدودت دابنرێت تۆ دەرگا بکەیەوە بێگومان دەبتە هەمووی دەبتە گوندی لوبنانی و مەلها و قەحپەخانە ئێستا پیاوانی ئاینی بەشەکە نەفەسادکردنی کۆمەڵگا ئەمن کەلەکەی حوسێن گرچاڵی باشم کرد بڕواکە ئەو مسیار و ئەو سیغەی هاتە کوردستان کەوانە شتی نامۆن بەتایبەتی مسیار لە بۆ کۆمەلگای کوردی هیچی فەرق نییە لەگە مەلحەقەکان شەرعێتە چ قانونیشی پێدەدەن حکومەت چ دەکە هیچ دەیان قەزی هەیە مەزهەر دەیان قەزەی لەسەرم ئەو مەلا قەشمەرە مەزهەرە دەیان کەیسی لەسەرە بڕۆم بزانە پشتیوان سادق چ سڵحی لۆ کردیا و زانیارانەیە من هەیت سڵحی لۆ کردی لەسەر مسیاری جیرایە ئێکاکە کو دەکرێت و وەزیری ئەوقاف بەرپرس حکوومەت لە هەولێر لە سلێمانی دیاردەی مسیار لە ناو حزبە سیاسەکان ئیسلامیەکان تەژی واتە گەلێک زۆرە هیچ بەدواچوونەک ناکەن هیچ لێکۆڵینەوەک ناکەن ئێکاکەەوە فەسادی کۆمەلگایە چ قاپە مەلاخانێکی دەکەی کە لەولا بە ناوی دین هەموو شتێک شەرعێتی پێدرایە بەهەرحاڵ حوسێن گرچاڵی قەزێکە گەورە بوو کە پیان کردەوە قەزێ مەلا مەزهەری لە مانجی یەک و دوو لەسەر ناپاچی زیاتر مەسەلەی مسیاریشەوە دوو پۆستی مەسعود بارزانی شێر کرد 500 کەس بەس لە حزبی شوڕی شکایەتیان لە مەلا مەزهەری کردیە بە نانووسیتیان مزاهرە کرا دەیان ئەوە کرا مەسعود بارزانی دۆستەکەی لۆ قەپات کرد عەبدولەتیف کاکە مامۆستای زانکۆیە ئەی کاکە وەزارەتی ئەوقافە نە وەزارەتی ئەوقاف نە وەزارەتی خوێندنی باڵە ناچن ڕێهاوڕێیان دەنکەیە لە کنا من ڕاوەستایە دەنکەیە توخوایەکتان شت بنووسن بەڕێزان نازانم لای من ڕاوەستایە بەڕێزان هەلو بەڕێزان لای من جامی کردیە بەهەرحاڵ قسە دەکەین نازانم بارچەندە لای من جامی کردیە بەڕێزان ئەلو دێمەوە هاوڕێیان دێمەوە ئێستا دێمەوە ئەگەر دە کەسیش بیت وەڵی نازانم ئیزعاجە لەبەر ئەوەی دەبتە دوو کورتە ڤیدیۆ استخالەی پێدرا ئێستا دەستی پێ کرد ئەوە باش دەست خۆشە و کاک ئەحمەد و کاک جەمیل و ئاوان هاتن سەخت بەهەرحاڵ ترای کلینتۆن ئەولا لە هەموو شوێنەکە هەتا ڕۆژنامە نووسە کورە کاکە شەکی لە مێردەکەی خیانەتی لێ کرد هەتا ئێستا بەعز دەگرێ بەنمونە کابرایەکی وەشی ئەوەی کە ئەوە لەگە دەکرێت ئیشی ئەوەیە ئەو قەزیانە پستە ناو میدیا سزا بدرێ بۆ ئەوی ڕێ بژیرێ مەعقولە مامۆستای زانکۆیە لۆگۆیەکی گەورەی ئیسلامیە بە ناوی هەری هەستایە بە ئەوە دەرێ ئەوەیە ژیری دەستکردا لە کۆڵە خۆی بکاتەوە تۆمەتە مەلا هەڵۆ هەروەی گوت بەنمونە کاچ خۆمەوە دەبی لە کوردستان هەر ئیشش هیچ معقد نییە
کاکە ئەگە حکومت پارەیان پارەگەیەدەم تیمەکی ئایتی بەکرێ دەگری کورە بە یەک کەس بە بەڵگە و ڕوونکردنەوە لۆ دەداتن ڕاستەیە ڕاستێ ناکرێ هەزاران کەس لە خوێنکاری زانکۆ بکەویتە دەست ئەو هەوس بازانە بەقەیف خوێن بە ناو کچی کورتکەون کارە ساتەکە لەوەدایە بەشی زۆری لە ئیسلامی سیاسەکان گەنجەکان دیفاعی لێک ئۆزان شەڕی کافر و ئیسلامە کاکە ئەوانەی دەستنە ئەو خوێندنە لە فکر لەنگۆ نزیکتن خوشک و دایکی ئێوەنا کو دەکرێت ڕێ بدەن مەلایەک ئەوابی ئەوە یەک من دووسێ کەیسم نەدەستە بڕوا بکەن لێیان پێگوتی مە لە زانکۆکانی کوردستان کە هەندێ بەرپرس تەشقەڵە بە کچی کوورد دەکەن تەشقەڵای پێدەگەن بە زۆرم لێ نەوێرام ناوی زانکۆکەش دەم لەبەر ئەوی دەبتە کارە سات خەڵک کچەکانی خۆی دەباتەوە چشی دژمنکاری دروست دەبی هەندەشت خۆمە نابێت سەیری خەبەر بکەیت کەچی و کاکم هەزاران تەقیەوە تازە کە تەقیەوە باسەکرێت لەو زانکۆی وای کردیە ئێ باشت خوا مەعقولە خەڵک چێ دەوێری کچی خۆی بنێتە ئەو زانکۆیەی دوای ئەو فەزاعەتەی لە تیڤگێتەوە وەخت خۆی ئێرانگێتە بوو نابی لە کۆڵنەوە وەزارەتی خوێندنی باڵای ئەنی بەجددی وەزارەتی ئەوقاف ئەو دووە کەرامەتتان هەیە ئەخلاقتان هەیە با بڕۆ لیژنێژیەوە کۆڵنەوە دەربکە خۆش قەزێ سەردەشت عوسمان نییە بترسن بڕۆ بڵێت ڕاست نییە بڵێ ڕاستە ئەو بێ ئەخلاقیەتە هەتاکەی بە پاساوی ئەوەی موعامەرەم لەسەر و دژی دینە و زاوی بەشەشی زۆر لەو گەنجوانە قسە بکەی دەرێت تۆ دژی خوای کوورە بابا ئەمە دژی گەوادی بێ ئەخلاقی بێ شەرەفکردنی کۆمەلگای یعنی و چ رەبتی بە ئاینی ئیسلام هەیە یا ئەمن ئەگە فکرەشکەشم هەبی کەیفم بە ئیسلامی سیاسی نییە ئەمن لەگەڵ حزبی ئیسلامی سیاسی تا سەر ئێسقان دژم لەبەرەوەی لە هەست باسم کردیە پێویست ناکات ئیشی مناگە قەزەکان لێ گەورە بکەم ئەنگۆ دەستان خۆشلۆقتان لە ئیپستن گەورەتان کرد ئەمە ئیداعش گەورە دەکەین لە ئیپستن گەلە گەورەتر بووی داعش بەس ئیشی حکوومەت قەزیەکی وایە لۆ نایکەن تخوا مەعقولە مەلا مەزهەر ئەو هەموو خەڵکان ناڕەزای دەربڕێت دوو پۆسی مەسعود بارزانی شێر کرد وازیان لێهینە حوسێن گرچاڵی نازانم کو قەپاتی کردەوەی وەزارەتی ئەوقاف کاکە مەلا هەڵۆ چەندین کەسی کە مسیاری کردیە قەپات دەکرێتن ئەوە زاهیرێکی زۆر خەتەرە و دەبی پێشی بگیرێ ناکرێتن هەر بەس ببورن ئەوە خەڵک هێدرە لایڤت نییە بەرحاڵ با من قەتع نەبم ناکرێ ینی ئەگەر ئەو دام و دەستگایە هەیە کاکە عەشائیریش بێ عەشائیر دۆستێک لە گوندە تەقتەوە دەچی ئیساری دەکەی کاکە ناکرێن بوار بدرێتن هەموو مەلایەک ئەوە تێی بتەقێنی و بە دوو جملەی موعامەرێ و زڵدی خوایە و زڵدی پێغەمبەرە و ئەوانە ملحیدەکارن ملحیدی چ عاری ئەوی لی تەقاندیەوە خاو فکرێکی خۆتە بە ڕەنگەشکە ئەو شینات و زەردی هەر ئەوەندەیە فەرقتان هەیە یعنی ئەو بێ ئەخلاقیە تا کەنجینێ کاچ خۆم ئەو حکوومەتە هیچ کاکەوە کاکە لەسەر شێروانی چی کردی ئەو هەموو ساڵەی دەبەنە زیندان چی کردی ئەو هەموو ساڵەی دەکەن لە ژۆرکە کاکە ڕەنزەر گڕایی لەگە ئافرەتێکیشیا 10 ساڵ لە خۆی گەورەتر بوو هەموو میدیای پاراستن حەملەیان لەسەر کرد کردیانە ئەیبە لەم بە شەرافەت 10 ساڵ لە خۆی گەورەتر بوو تۆ وەرە دەستێژی دەکات لە زانکۆیەکی ئیسلامی خوێندنی باڵا دەستێژی دەکاتە سەر ژن هەچی ژن دەکەن پێگەکانیان بەکاردێنن لە بۆ ئەوایەتی کەچی قسە ناکاتن هەموو میدیای پاراستنتان دیت وەخت خۆی چیان لە کەیسی کاکرا زەرگراوی کرد لەعلم ژنەکە چ بوو برادری بوو 2 ساڵ مەسئولیەتەشی گەلە گەورەی لە یەکێتی ئەوروپا هەبوو برادری بوو هەیان برد بەڵام ئەوەی بێ ئەخلاقی گوادە دەزانن لۆ هاوڕێ من دەمە یەکسم لە بڵێم لەو نقطەی لەبەر ئەوەی لەناو ماڵی بارزانی و تاالبانی دەبوو مەکتەب سیاسەکان سەدان ئەو قەزیانیان هەیە ئەزانن ئەو دەرگایە بکرێتەوە ئابڕێی خۆیان دەچی لە لامانە لە وەخت تنگانە لە وەخت تنگانە کە دەڵێم خەڵک لۆ بڵانە کاک خۆمە 1000 شەڕمان توش دەبی 1000 سەرێشەمان توشە خۆمووی باس ناکەین ئەو دەمیزانە کولۆتان فرێ دەدەن فەزاعەتی گەورەی ئەخلاقی ئەو مەسئولان نەمان لایە هەندێکی بە چیرۆکە هەندێکی بە ڕاستیە بە بەڵگە دوکۆمنت ڤیدیۆ ئیکاکە یعنی ئەوانە ئەوەیە بەخۆیان لایەن زۆر ئاساییە بەڵام تۆ وەرە کۆمنتێک دەنووسی ئاسایش تاقیبت دەکاتن تاقیبت دەکات بەڵام ئەوەی دەچی هەتک ئەزانی دەستدرێژیان بەکارهێنانی پێگا لە ئەوروپا سزاکانی چەندین ساڵ حکومە
بە تایبەتی بنهەژدە بۆی ئەوەی وەزارەتی ئەوقاف پشتیوان سادق ئارام ئەوەی خوێندکارانی یەکێتی بەڕاستی بێدەنگ بن لە ئاست ئەوەی لەوە زیاتر بەشدارن لەو گەوادەی بەشدارن لەو بێ ئەخلاقیەتەی موسسەی تووە کاکە لە هەموو شوێنێک شۆرتەیە کارێکی قێزەوەندەکە وەزیری ناوخۆ استقالە دەدا مامۆستاجی زانکۆت لە بڕیەوە پشتیوان سادق و ئارامی خوێندکاران برێم خوێنی باڵای استقالە بدن خۆشیان لە جێریدا دەیانوێت عەفەڵڵا چییە لەبەر ئەوەی عەبدولەتیف سەلەفی مەسعودی بارزانی بان حاکمی وەلی ئەمردانا و لەگە پاڤلیش بینی خۆشە کچی خەڵکی کورد فاسد دەکەن کێشە نییە لە بۆیان کەی مشکلەیە ئەوە قیمەی بێ ئەخلاق و شەریک بوونە لە گەوادی بێ ئەخلاقی لە هەموو مەسئولەکانەوە کچەکی کەرکوچی لاقی ڕووتە مانگە چیان فەسڵ کرد یەقت لاقی ڕووتە بەس ئەوی هەموو دەرپەی کچی کورد دەینتە خوارێ و سکسی دەگە دەکا و بە ناوی دین و لە زانکۆیەکی و ئەوە قسە لەگە ناکرێت ئەو هەموو ئیسلامیە دەبینێت شایستەی ئەوەیە ئەڵێ شایستەی بەس ئەوەی بە شەرەف ئەو کچە کەرکوچێش کچە مەسئولێک باە کچە بەرپرسێک بووە یەک کەستان نەدەوێران کۆمنتش بنووس بڕوا بکەن قەحبەبی گەوات بی دەوڵەمەند بە بەرپرس بە کەس ناوێری قسە لەگە بکە فەقیر و هەژار بە دەرەقەتت دێت نەعەدالەتێکی زۆر گەورە لە شەرق هەیە دووڕوویەکی زۆر گەورە هەیە باش دەزان دەیان بەرپرس لەش فرۆشە هەر شەوێ لە باوەشی بەرپرسەکە گەوادە پیاوەکەی خەر دەزانی ژنەکانی ئەوەیان لای ئاسایی قسە ناکەن بەس وای کچ و کوڕێکی فەقیر ئەگەر عەشقیەک بن ماچیەک بکەن عەلاقەیان نەبی بڕیان دەبن ئەو دووڕوویە گەلێک زۆرە لە کۆمەلگا دواکەوتەکان هاوڕێیان بێمە سەر ترامپ و تورکیا ئەو خەبەرانەی لای من هەیە هاوڕێیان ببوورن ئەگەر هەموو بەس چات و کۆمنت باش هاتیە دەستان خۆش بی بەس دیار نییە چێ لە ژۆرە چێ لە ژۆر نیە بەرحەم ترامپ ئەلەو شەڕی ئێران سەرکەوتو نەبووە ئیسرائیلیش سەرکەوتونەوە پێی ئەو پێویستە ڕاستە گورزی زۆر گەورەیان لە ئێراندا یعنی ئەو هەموو ئەملاقە گەورەیان کوش کەم نەبوو کاکە 4,000 بەرپرسی باڵا کوژرایە نازانم 200,000 بریندارە زۆرە ینی ئەو راپۆرتەکەم دیت گەلەگەلەگەلێک زۆرە و ئێران بەو مەرجە گوایە سلوکی بگۆڕێ سلوکی بگۆڕێ بەڵام ئێران سەقوت نەبووە هەر چەندە من دەمە یەک سەرز بدەن هاوڕێیان ئەو شەڕە کۆتایی نەهاتیە ینی ئەو زانیاریانەی هەیە ڕەنگی دوای ئۆلمپیاد دەست پێ بکاتەوە ڕنگ بیست من نازانم بەس ڕنگ بی ئێستا لەبەر ئۆلمپیاد کۆمەڵێک تاکتیکی پشتەوە بەشداربوونی چین و رووسیا و کۆریا و هاتنە پشت ئێران گوزی زۆر گەورەیان لە ئەمریکادا هاوڕێیان کو لە ئۆکرانیانی نەچینە سەر ئەوەی ئۆکرانیا شەڕی ئەوروپا و ئەمریکا و رووسیا بکڕ ئەو کۆ ئۆکرانیا هەیبەتی رووسیای شکان رووسیا زۆر ماندیە و 4 ساڵ و 3 مانگە نەک نەزاعەتی نەینا ئێستا بەرەو شکست دەڕوە ئەوەی ئێرانیش وایە ینی شەڕی پشت پەردە بوو و گورزی گەورە لە ئەمریکا کەوتر من نازانم بەڵام ئەو چاردە خاڵەی هەیە شکستە لە بۆ ئەمریکا نەک نەیتوانی نەزاعەت بینی لە ڕووخانی ئێران و لە گورزوەشانی بە پێچوانەوە ئێران زۆر شەرتی خۆی فەرز کردیە بە تایبەتی لە ئەوەی کاکە پێشتر مەزی قورمزەوە بوو کرا بۆ ئێستا دەبی 100 میلیارد دلار بدرێ و نازانم کۆمەڵێک شتە بەهەرحاڵ بۆیە ترامپ ئیسرائیل کە نەزاعەتیان نەینا لێرە تورکیا ئیسفادەی زۆری کرد و تورکیا زۆریان ئەوەی کرد ترامپ ئەوەندە زەدی کورد قسە دەکا بەشێکی ڕاستە من 100 جارم گوتی بەس بەشێکی درۆ دەکە کاکە لەسەر ئەوەیە لەبەر ئەوەی ئەردۆغان زەختی کرد ئەو ترامپە حەزی لەو نەفەرە کاوبۆیانەیە شەڕانی دیکتاتۆر حەزی لەوانەیە دەڵێن هەتە جارێک ترامپ ئەردۆغان بە ترامپی گوتی وتی کو دەکرێت و نەتوانی هیچ شتێک بڕیار دەیویستی و کۆنگرێز وەچی من بە بەس دیما ینی وتیان وای پێگوتی ترامپ گوت بکاکە وایە ینی ئەم چ بکەم ینی ئیتر بەس لە ئەمریکا وانە مەزەن دیموکراتیت وایە ئەجە ترامپ حەزی لەو سیستەمانەیە وەچی بڕوا بکە حەزی لە کۆریای باکوورە حەزی لە ئەردۆغانە زۆری خۆش دەوێت نابینی ئەحمەد شەرعی چەند خۆش دەوێتە باشکە دیارە بەهەرحاڵ کە دەرێ لە زیاتی ئەوەی دەکەم حەزی لەوانەیە ترامپ نەزاعەتی نەینایە لەگە ئیسرائیل جارێ ئەوەی بەلای کەم دیارە شەڕێکی گەورەیە یەکەم جارە ئەمریکا لە 6 ساڵی کێشەشی زۆر گەورە کە تەمە بینیان و ئێستا ئەوە هەیبەتی ئیسرائیلی شکاند و نەکسەکی گەورەی لە بۆ ئیسرائیل دروست کردیەوە ئەو بەرەیە بووە
بۆیە من نازانم یعنی ئەگەر ئەو شەڕەت جددیبی ئەوە بڕواتە دوێ من بڕوا ناکەم ترام بتوانێت ئەو 2 ساڵە تەواوکە ئیسرائیلەکان لای دەدەن لەبەر ئەوی لۆبێکی زۆر بەهێزیان هەیە و قبوڵی هەنیە سەرۆکەک ئەو هادژایەتی ئیسرائیل بکات ئەوەی ئەو کردیتی ئێستا کە لە ئێستادا هەیبەت شکانی ئیسرائیلەوە تێکشکانی پرۆژێ داود و خەتی ئیبراهیمە کە ئەلێرەدا قەزەی کورد زۆر سەفقەکی گەورەی بردبووە پێش کە ئەگە ئەو پرۆژە نەجاعەتی بهیناوایە کورد بەگشتی لە ڕووی ئاسایشی نەتەوەیی سەرکەوتنی زۆر گەورەی بەدەستدێنە شکستی هینە ئەلێرەدا تورکیا بۆ هاتە ناو پرۆسەی ئاشتی باسی لەبەرەوەی دەیزانی دوای ئێران نۆرەی خۆیتی ئێستا کە دەبینێت ئێران نەک نەجاعەت نەهات بە پێچەوانەوە ئەوان تووشی کێشە بوونە پاشەکشە دەکات ئەو زانیارانە لای من هەیە ئەگەر هەیە تورکیا پاشەکشە بکەیان بەلای کەم بێمنەتتر بێمنێت خۆی پێشترێ هەندا بە حەماس نەهات بوو ینی تورکیا لە نیەتێکی پاکەوە نەهات بەناو ئاشتی لە نیەتێکی کات بەسەربردن بوو وەکو ئێرانم لێنێ کارتی کورد بەکار نەهێنرێ یعنی لەو ڕوانگانەوە بوو ینی زەرە لە نیوێ بگەڕێتەوە قازانچە بەس ستاس پێ دەکات ئەمریکا و ئیسرائیل تووشی 100 مشکیلە بوونە و ترامپ بە ئاشکا وتی من ئەردۆغانم زۆر خۆش دەوێت تا من لە دەسەڵات بم ڕێگرین ڕێنادەم ئەردۆغان هیچی لێ بێت ئەوە هەموو هێزی پێبەخشیە بە ئەردۆغان لە بەرامبەر کورد هەتا لە بەرامبەر جەهەپەی کاکەزان چ لە جەهەپەی دەکە گەورەترین حزبی معارەزە دوای 3 ساڵ لە کۆنگرە دەرێ و کۆنگرەتان شەرعی نییە محکەمەدا بڕیاری دەرکردنی شقاقی توشکردنەوە 100 سەریەشەی دوشکردن هەموو ترامپ بۆ کەی دەداتی ئیسرائیلیش درۆزنە ینی وە نییە بێ مەسەڵەن سەر دامی جەهەپە بکە شەقام بجوڵێن کە پێی دەکرێت دامی کورد بکە لە جوڵان خۆ ئەردۆغان بە 100 نەوعی دەڕوخێ ئەڵاوە نییە تۆ بە ئینتخابات بیڕوخێنی بە شەقام دەڕوخێ بەس ناتە پشتی هەتا لە وەختی کە سەرۆکی بەلەدیەی ئەنقەرا و ئەوە جیرە پێی دەکرا خۆ ئیسرائیل بەس خۆ نادەنێ لۆ لەبەر ئەردۆغان چیان پێ بوێ لۆ یەکن کاکە ئەردۆغان درۆ دەکە بە ناوی ئیسلامدا بەزادە دوو دروشم دەدا لە 3 ساڵدا 10 ملیار دلار زیاتر تجارەتی هەبووە لە گەرمی شەڕی غەزە بڕۆن لە خۆتان کاکە لە گوگل و چاتگەر پێ بدەن تجارەت دەکە بۆیە ئەوان ئەردۆغانە چی پێ بڵێن لۆی جێبەجێ کۆکو ئەحمەد شەڕە نایگەن بە سیستەمەشی دیموکراتی چ ئەمریکا چ ئیسرائیل و ئەو شەڕانەیان هەمووی قسەیە هەمووی تا ئێستا قسەیە لەگەر ئیسرائیل ئەو دژی ئیسرائیل دژی ئەردۆغان قسە دەکە تورکیا دژی ئەوی ئەگەر ئیسرائیل جددیە و قەزەی جەهەتە هەیە ئێستا پێی دەکرێتن شەقامی تورکی بەهەژێنی لیرەی تورکی تۆرکەیە بکاتە خراپتری لێ بکە بەس نایکە ئیسرائیلیش جددی نییە بەڕاستی لەو نوقتەیە بۆیە کە تورکیا ترسی نەبی ئەگەری پێکدادان هەیە هەرچە لەوی بزانم تا ئێستا پرۆسەکە بەردەوامە بە زۆر لاواز بە خەتی ئاپۆچی دەیانەوێ بە هەر نەوەعەک بێت لە دەستوری تورکیا بسەپێنن کە کورد ینی شەریکەیان بوونی هەیە ئەو 2 ساڵی بەڕاستی کوردستانی ژایەوە هاوڕیان شەر ماڵکاویلیە قەت کەەوە مەبن ئێمە مەسەڵەن دەڕێن تورکیا نایەتن بەس شەرک هیچ قازانجی نەبوو لەو ماوانە یعنی کوردستان وێران بووە کاکە ئەنگۆ سەیر بکەن شەڕی چەکداری باشوور شەڕی چەکداری ڕۆژهەڵات هەتا شەڕی چەکداری لە ڕۆژهەڵات کاکە لە باکوور کورد چ ناو چەکی زەرەر کرد چ زراعەتەک هەتا ئێمەژە منەڕۆ بە برادێکم گوت کە ئەوەندە هاتیینە ئەوروپا ئەزان 1 ملیۆن کورد هاتە دەرێ لە ئەوروپا ئەیخۆ شەڕ نەبوو ئایا کەسمان ئەوەندە نەدا ئەوە هەمومان هێزێکی زەخیرەی نیشتیمانین یعنی برسێتی ناخۆشی سەهزاران مشکلە شەر ماڵکاولیە بزانە ئازەر و ئەرمەن و ئەوانەی تر لە ئێران لە تورکیا کەس هیچ ناوچەکان تێک نەچوو بۆیە یعنی ئەمن لەگەڵ ئەوەی دەڵێم ینی دژی ئەو سیاسەتی تورکیان بەس ئەوانەیەوە دەڵێن کاکە کورد 50 ساڵە شەڕی کرد ینی لە 1970ەوە لە باکوور شەڕ دەکاتن خاصن بەو دوای هەر هیچ نەبوو ئەو دوو جوندی لەوی دەکوشت ئەو دوو گەری لای دەکوشت چ ئیسفادەی هەبوو بە جددیمە تەکانی چکۆ نییە ڤێتنام و نیکاراگوا و کەمبۆدیا ئەوانە بە شەڕی چەکداری جەزائیر و هەموو وڵاتەکان بە خەباتی چەکداری ڕزگار دەبن ئەو سەردەم بەسەر چوو ئەزە بۆیە ئەگەری پێکدادان هەیە تورکیا پاشەکشە بکە ئەگەنا کورد حەزی لەو وەزعەیە بەمیش باشە ینی 10 ساڵی ئاشتی باشترە لە 1 هەفتەی شەڕ بڕوا بکە کورد چەکی لەدەست بی زۆر گرنگە حساب لۆ دەکرێت برا بەڵام مانای ئەوە نییە تەسلیم بی بەس شەڕ ماڵکاولیە ینی کورد قازانجی نەکردن بە سەیری باشوورکردن ئەنفال و چیمیایی چی لە کورد
هەڕێندوان شت نامەوێت زیاتر ئەو کەم خاصن ئەو لایڤە پسرا تۆم باراک هاتە کوردستان من جاری تریش گوتم تۆم باراشی پار نمایە تۆم باراشی مانجێتیش نمایە ناشمێ ئەوەندە بەعسکەم هۆی چییە ڕەنگی ئەوەوەبی تۆم باراک لە گوتاردان ئێستا وەکو دۆستەی کورد خۆی پیشان دەدا بەس ئەوە ئینیەتی نییە ئەو وایلی هاتیە ینی لە نیەتی ئەو کابراایکی بزنسە بەخۆ بە ترامپ حەزیان لە ئاشتیە هێمنیە نەبوونی شەڕە لەبەرەوەی بزنس حەزی لە اقتصادی لە وەزئی نەشەڕە شەڕ نییە ببورن بۆی بتوانانی بازرگانی کرد وە کابراایکی بازرگانە فکر و قەومیەت و ئەوانیان نییە مەبادئیان نییە موسساتیان نییە بۆیان دەکە زەرێن بوویتە دۆستی کورد نییە بوو ینی وەی لێ هاتێ ناتوانانی زۆر جوڵە دژی کورد بکە بەڵام ئێستاشنێتی باش نییە ئەو کابراایکی بزنسە بەڵام سیاسەی ئەمریکی بەگشتی لەسەر کورد زۆر گۆڕە هەر بەگشتی لەسەر چار پارچە لەبەر ئەوی نموزەزی خراپیان پیشاندەوە ئیدارەی ترام ئیدارەی بزنسی دۆستی تورکیایە ینی بەجددی ئەو زۆر خراپەوە هەرێمی کوردستان کاکە بەس بمبری ئەمە کوردی هەمومان هەستی نیشتیمانیمان هەیە کەیفمان بەو حکوومەتە دێ بەو دەسەڵاتە دێ هەمومان خەونمانە ئەو حکوومەت و ئەو دەسەڵاتە لە گۆڕ بنرێ بڕوخی ئەجا ئەمریکا چۆن ئەوە نابێ یعنی 35 ساڵە خەڵک هاوار دەکات دادگا خراپە بنەماڵەیە کاک هاوسەری مەسعود بارزانیکەوە سەدەی ڕابرد و کوڕەچی لە بارزان لە بۆ سۆرانی کۆنتترۆل کردێ کوڕەشی ئاسایشی دایتێ کوڕەشی کردە سەرۆشی حکوومەت برازایەکە کردە سەرۆشی هەرێم بەخۆی کولفی کولا قسەی ئەوە و ئاخیری سەرۆک حزبە یعنی لەو لە تاالبانی مرد دوو کوڕی هەر ئەو دەم چاوانە دیار لاو هەموو یەکێت تێ جوان و تێگۆشەرەی بەس پاڤل قوبات دیارن تا لە ئەم بەوە بوونە کولفی کول هەر نە مەکتەب سیاسیمانەسەر یعنی نەدادگا هەیە نە موسسات هەیە کورە نە حزب هەیە حزب نییە کورە نە قێمایە میزازی کاک مەسرۆر و کاک پاڤلە قاشمەری باو میلەتەی دەکەن کورد بۆیە ینی غەرب دەبینی قوسلیان هەیە سەردەمی تەکنۆلۆژیا چی تاقەتیە تۆم باراک دقیق بنەوەی دقیق بن ئەو زانیاریانی تا ئێستا دیارەوەکو گوتم ینی هاوچشەی سیاسی ئەوە دیتان کو ئاڵوگۆڕ ڕوویدا لە شەڕی ئەمریکا و ئێران و ئیسرائیل هەموو هاوچشەکانی ڕێگای داود و ئیبراهیمی تا ئێستا هەموو لە پرۆژەی ئیسرائیل تێکچۆ بەس دێتەوە دێتەوە ئەوی بزان دێتەوە دەست پێ دەکرێتەوە ڕەنگی لە دوای ئۆلمپیاد و شەڕش دەست پێ بکرێتەوە یعنی بۆیە ئەوان هێزی ئاسایش ئەمن دەواازەکانیان لێوە و بڕەبڕەوا لێ وەردەگرنەوە دەبینن تۆم باراش ئەوزارە پێیگوتینە بیرەنەوتەکانیەوە بڕەبڕە لێ وەردەگرنەوە هێزی پێشمەرگە و ئەو هێزە ئەمنیان لێ وەردەگرنەوە کە ئاوا سەرکوتی خەڵک دەکەن دقیق بنەوەی تەسلیمی عراق دەکرێت ڕێک دەخرێت ئەوە دقیق بن 100% لە ئێستا سبەی برێن حەقمانیا من نازانم وەکو ڕۆژاوە دیتت چەند احتیمامیان پێدا یعنی ئەو حکوومەتی هەرێمە لۆ دەکەنە مەجلیس تەشریعی و تەنفیزی حکوومەت و پەرلەمان ئەو مەسرور بارزانن دەکەنە محافزەک بەس مەسرور بارزان جێی لێ نییە گرنگ بڵێن کوڕەکەی مەسعودی لەسەر حکم ماو پۆتی پاڤل و نەچیری ئامۆزای شکانی ترەوە لای گرنگە مشکلەک نییە دەسەڵاتی چەندە چەند نییە کێشەی کورد چەند پاشەکشە دەکات هەمووانەی باز لەوە دەکەن وەزعی کورد باش دەبی هەڵەن وەزعی کورد لە ئێستا زۆر خراپە بە تایبەتی لە ساو 5 مانگ 6 مانگ لەمەوبەر بەس من نازانم سبەی یاوچشەی سیاسی چ دەبێ وەکو گوتیشم بڕوا بکەن ئەو تۆم باراکە بنەسوەی گوتی کاکە یعنی خەڵکی کوردستان بەخۆیان لێیان ناقایلن ئەمە چ بکەین هەر ئەمەینە کاکە ئابڕوومان بردینە بەخۆمان لەبەر ئەوەی دەسەڵاتە جێ لێ ڕناگری چی لێ دەکەی 35 ساڵە خەڵک وشە نما پارانەوە نما یاداش نما بەجێی کەس ناکەن ئەوانە بە پێچەوانەوە دەتخاتە ژۆرێ دەزیندانی دەکەن لە ئەوروپای دەکەتینە دوومە لێمان دەدەن و هەولی کوشتنمان دەدەن لەناو ئەو حەزارەتی ئەوروپایانەوە تێگەی قەزم نەچدێ کاکە ئەو هەڵێ لێت دەکەن تەواو هەتا سەر قابلێ دە ئەتو چی یانی ئەو هەموو ناز و نووزەیان لەگە دەکەی ئەتو چی ئەوان وازیان لە شاهی ناوازیان لە دەیان سیستەمی دیکتاتۆری نەتو ناز و نووزی لەسە دەکەی ببینی چیان لێ هاتێت تۆم باراگاتی خەنی بوونە خەنی لە گاتێک دەهات 5 ساڵ لەمەوبەر وەزیری خارجیی ئەمریکی دەهات فەرع مستەفایان دەنات پێشوازی دەکرد ئەو دەبەنجەی ئێستا بۆش و
ئۆباما ئەوانە احتیمامیان پێ دەدەن ئێستا وزارە چبوون ئەمریکا چێ استقبالی کرد خەنی بوون خەنی تۆمبارە هات و استقبالی کردینە وەکو گوتم مەختخۆی فەلا ئەمسەفایان دەنات مەسعود دەیگوت با بێناوەی لە جەبهەمە ئێستا وەزعتان چۆنە هاوڕێیان بەهەرحاڵ ئەو سەرنجانە بوو ببورن پەچڕی ئەو لایڤەی بوو ئێستاش نازانم چۆنە بەس دەبینم چادەوە بی سوپاسان دەکەم لە ئەو کاتەی لەگەڵ منتان بردەسەر من بۆ خۆم بە دواتونە سە کەسی عەبدولەتیف دەکەم بەڕاستی یانی دەست بە تەلەفۆنات دەکەم ناکرێ ئەو وەزعەوا بیت قەشمەری بەو میلەتەی بکرێتن هەر کەسێک لە هەر بیر و باوەڕێک دەست درێژی سکسی کردە سەر ژن و پلەی هەبوو پۆپلیک بوو تەسیری ناو کۆمەلگا هەبوو دەبی بدرێتە لێکۆڵینەوە و بدرێتە دادگا ئەو کەربازارێ دەبی سنوورەشی لۆدا بندرێگەنا کوردستان هەمووی دەبتە قەحبەخانە و مەلهاخانە تەشجیعکردناوە ئەو نەوع